بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە چەند پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی ناوخۆی هەرێم چاقبەستووی دۆخی سیاسی نەمانی دامەزراوەکان هەروە پرسی کێشاڵپەسێت جاوەکان لە نێوان هەرێم و بەغداد هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق دۆخی ناوچەکە قسەی لەسەر دەکەین بە میوانداری بەڕێز کاک عەبدوستار مەجید ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کە ئەوسار بەخێر سوپاسی ئامادە بوون دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو کات بە فیرۆدانی کرد لە بینی هەرێم و بەغدا هەیە لەسەر پرسی موچە دوایین پێشنیازەوەیە کە کۆمپانی نەوتیەکان لە بری ئەوەی کە پارەیان پێ بدرێ وەکو حەق دەست نەوتیان پێ بدرێ لێک تێگەشتێکی نوێیە ئەگەر جێبەجێ بکرێ سەرنجتان چی لەسەر ئەو هەموو کات بە فیرۆدانی کە لە بینی هەرێم و بەغدا هەیە لە پرسی موچە و نەوت و داهات بەڵێ بەناوی خوای بەخشندە میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر ملایکدا بڕژێ خۆشحاڵم جارێککە لێرە بەریداری بینەرانی خۆشەویست وە ئێوەی بەڕۆژ خۆشەویستی دەگەمەوە خوای گەورە یارمەتی ملایکماندا و کاری ملایکمان ئاسان بکە کە بە ئاراستەی ئەوەی کە خواچی پێخۆشە و چی لەسەر ڕێوشێنی پێغەمبەری پێشەوایە سەڵات و خوارد سەر بێ ئەوە ئەنجام دەین و بتوانین ئەم خەڵک و میلەتەمان بەختەوەرکەین و خزمەتیشی پێ بکەین وڵای سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و ئەوە چەند ساڵە ئەم چێشمەی نێوان هەرێم و بەغدا هەیە نە حکومەتی عێراقی بەوەی کە هەرێم دەیکاوە ئەم شێوەی بەڕێوەبردنی هەرێم کە هەیەی هەرچەند بەشێکی دەستوریە پێی ڕازیە و بەڕاستی نە هەرێمیش توانیوێتی ئەوەی کە عێراق داوای دەکە وەکو حکومەتێک وەکو حکومەتێکی فیدرالی جێبەجێ بکە ئێمە هەر لە سەرەتاوە تا ئێستاش وەک پرەنسیپ ڕاماگەیاندووە ئێمە لەگەڵ ئەوە بووین کە هەرێمی کوردستان بتوان بن ئینجا لە ناو دوو کەوانە مادەم ناتوانی ئیدارەدانیشی ڕێکوپێک بکەیت مادەم ناتوانی موچەخۆران و فەرمانبەرەکان بدەیت مادەم ناتوانی خزمەت گوزاری پێویست و یاسای و ئاساییەکان پێشکەش بە هاوڵاتیان بکەیت اینجا کەوانەکەی داخەمەوە باشترین هەڵبژاردە بریتێ لەوەی کە تو لەگەڵ حکومەتی عێراق ڕێکەوی پێشم زۆر ئاساییە بەڕاستی بەو شێوەیەی کە ینی هەرێمێک هەیە لە حکومەتێکی فیدرالی ئەوە مامەڵە بکرێ بەنسبەت مەبەستمیانی لایەنی حکومەتی عێراقیەوە چونکە ئێمە ینی دەسەڵاتی هەرێم نەیتوانیوە ئەم هەرێم بە چاشی بەڕێوەبەرێ و نەیتوانیوە کێشە و گرفتەکانی هاوڵاتانی خۆی چارەسەر بکەن نەک ئەوە کاک حەشیم ئێمە هەرێمێکمان هەیە 5-6 ملیۆنی کوردمانتە دوو بەش ئێستا دوو بەشی دوو هەرێمە دوو ئیدارێ خۆ زۆر زەقە ینی هەرێمیش نییەوە ئێستا بەڕاستی ینی دوو حزب هەژمونی خۆیان بەسەر هەرێمی کوردستان و دوو ناوچە هەرێمی کوردستاندا فەرز کردووە ئەوەی پێیان باش بێ دەیکەن بۆ پێشیان باش نەبێ نایکەن لە قازانجی هاوڵاتیان بێ یا لە زەرەری هاوڵاتیان بێ بۆ ئێمە وەکو پرەنسیپ بەڕاستی پێمان باش بووە هەرێم و عێراق ڕێکەون لەگەڵ ڕێککەوتن بووین و لەگەڵ ئەو بین کە باشترین پەیوەندی لەگەڵ حکومەتی عێراقی هەبێ و ئەوەی دیکە کە کات بە فیڕۆدان و ئەم هەموو وەفد و کۆبنەوە و نوێنەراتیکردن و ینی یادداشتنامە لێک تێگەیشتن و ئەوانە وەڵی هەمنەوە ینی ئەوە بەوەی دەزانم کە بەرپرسانی هەرێم هەست بە بەرپرسیارەتی ناکەن ینی فەرمی موچەخۆری هەرێمی کوردستان ئەمە بۆ 3 مانگ دەڕوا سە لە مانگی ناوڕاستی مانگی نوین تازە موچەی مانگ 6 درراوە وەنیە بەوە 6 موچە ئێستا ماوە بدرێ ینی ئەمە بەرپرسیارەتیە کە لە هیچ وڵاتێکی لە هیچ شوێنێکی بابەتی موچە هێشێک نییە لە باز بکرێت لە ئەرکەکانی دەسەڵات وەڵام من ئەمبینیوە بە زۆر سەرەوە دەکرێت گەر نەوت تەسلیم کرێ لە پێگەی هەرێم کەم بکرێتەوە یاخود پێ لە پێگەی
حیزب ڕۆژەکان کەم دەکرێتەوە ئەگەر نەوت تەسلیم بکرێ یاخود داهاتی ناوخۆ بە پێی یاسا دەچێلەوەی دەستور هاتووە چلەوەی یاسایی کارگەری دارایی هاتووە بڵێن تەسلیم بەغدا بکری هەرێم بەوە لاواز بۆ لە پێگە هەرێکم دەکاتەوە بەڵێ ێ باشە بە ئەو ڕێی دیکە بگرن با بتوانن موسەخۆران هەرێم کوردستان دابینکەن خزمەتگوزاری ئاساوی یاسایەکان کە هاوڵەتانی هەر وڵاتی لە دنیادا پێویستی پێێتی با بەیانجێ بەجێکەن با بێنن لە عێراق با هیچ داهاتێکی تەسلیم نەکەن و من کاکی وڵاتی خۆمان بەڕێوە دەبێت دەتوانن بتوانی یانە ئێکەوە ناکەی بەڕاستی دەبێت بەوە ڕازی بی کە عێراق داوای دەکا منام تەسلیم بوون تەسلیم بوون نییە ینی کاک ئەمە نەخێر ئەم پێم وایە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی خەمخۆر و دەسۆزی هاوڵاتیان و وڵاتی خۆی تەماشا دەکات چی لە قازانجی وڵاتەکەی بێ چی لە قازانجی هاوڵاتیەکانی بە ئەوە دەکا تەسلیمیش نابن بام بشێت بۆ بجەرمەوە ئەو کاتە من لە وەزارەتی کشت و کاڵ بووم ئێمە لەگەڵ وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق ڕێککەوتین کە بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکانمان هەیە فەرمانبەرەکانی بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکانی ئێمە ئەو کاتش بەڕاستی موچە نەبوو نیوە موچە و ڕوبع موچە هەبوو چارێکە موچەیەکە بوو ئێمە گوتمان کاکە عێراق ئەو کاتش هەم موچەی خۆی ماگانە دەدا ئێمە ڕێککەوتین لەگەڵ سەرچاوەکانی ئاوی عێراق کە فەرمانبەرەکانی بەنداوەکەمان کە بەنداو سیادی واتە سەر بە عێراقە بیان خێنە سەر سەرچاوەکانی ئاوی عێراق ڕازی بوون هەتا چەند ساڵ دوای عەرقڵێ تێخراوە بەڕاستی لێرە لیان تێکدرا و دوای ئێمە کە لە وەزارەت نەماین ئێستا نەماوە بەڵێ ئێستا نەماوە تەبان موچی خۆیان وەردەگرت بە ڕێک پێچی مانگانە تێکیاندا ئێستا نەماوە کا حەشیم ئەوە تەسلیم بووین چی تێدا بوو ئەوە من هاوکاری فەرمانبەرەکانی خۆم کردو کات یعنی موچەیەکم دابی کرد بۆ فەرمانبەرەکانی خۆم ئەو قەڵەمەشم لە مقابل نەداوەتە عێراق بۆ تەسلیم بوونی چی تێدا زۆر دەڵێن ئەگەر موچە ڕاستە و خۆ بدرێ گوای ئەوەش هەڵوەشانەوەی هەرێمە و نازانم ئەوە دەزانی ترس چییە ئەتوەگە نەتوانی هاوڵاتیەکانی خۆت دڵخۆشکەی نەتوانی خزمەتگوزاریەکانم پێشکەشکەی کاکەوەی کە هاوڵاتی دەیەوێت لەم وڵاتە کە پێویستی پێیەتی مافی ئاساوی یاساییە بۆی دابین کە موچەی لە ئیسرائیلش بۆ بێ هەر وەلای بۆ تو دەبێ برام بەڵام کە نەتوانی خزمەتیان بکەی ئەم هاوڵاتیە ئەم دەسەڵات و حکومەتەی بەی خۆی نەزانێ بە سەرچاوی گرفت و مشکیلە و خەفەتەکانی خۆی زانی بڕوا بکە مانجی دوو موچەشی بدەی هەر نایەوەی باش ئەی بەڕێز پێشتر ئەزمونتە بۆ لە حکومڕانی لە پەرلەمان ئەی چی چارەسەر ئەو لەگەڵ بەغداد بڵێن ئەو کێشەیە بوو بۆ داهاتی ناوخۆ جگەلەوەی کە ڕاڕەسی بەغدا ناکرێ لە ناوخۆ ناشفافێتێکی زۆر هەیە لە داهاتی نەوت قاچاغی لە داهاتی ناوخۆ کێشەی جگە لە موچەی سێمە کێشەی بڵێن خزمەتگوزاری دیکەشمان هەیە تەندروستی بێ ڕێگاوبان بێ چی چارەسەرە یعنی ئەوەیە کە ئەوان دوور بخرێنەوە لە حکومڕانی چی چارەسەر ئێمە مشکلەمان پەرلەمانمان نییە بڵێ ئێمە پەرلەمانمان هەبوایە دەبوو داهات هەموو مانجی دەیەک سەنی مانجی دێ هەموو ساڵێک باڵێ بودجە بە لە پرۆژە یاسای بودجە پێشکەشی پەرلەمان کرابایە وە لە پەرلەمان و پەسەند کرابایە ئەو کاتەی ئەگە پەرلەمانێکی کارا بوایە و پەرلەمانشی دەستکراوە بوایە ئەو کاتێ پەرلەمانیش خوێندنەوەی خۆی دەبوو بۆ پرۆژە یاسای بودجە بۆ پەسەندکردنیانی بەس من نەزەری خۆی دەبوو لەسەر بەرگە و مادەکانی یەکەم ئەو کاتەی شەفافیەتی نیشان دەدا دوو بە شێوەیەکی دادگەر دابەش دەکرا بەسەر شار و شارۆچکانی هەرێمی کوردستان چونکە کە پرۆژە یاسای بودجە نەبێ وە کە پەرلەمان نەبێ پەسەندیکە ئەم کێشانە دروستە بێ یەک بودجە شەفاف نیە ئێستا کەس نازانێت بودجەی هەرێمی کوردستان چەندە داهات چەندێ فەرموو بایەشێک پێم بڵێ سەرۆکی پەرلەمان سەرۆکی تەمەنە مەسەڵەن ئەندامانی پەرلەمان با پێمان بڵێن کاکە وەڵای بودجەی هەرێمی کوردستان ئەوەندەیە ناوەڵە با وەزیرێکی هەرێمی کوردستان بڵێ کاکە بودجەی هەرێمی کوردستان ئەوەندەیە بە داهاتی نەوتی و نانەوتیەوە بە هەموو داهاتەکانەوە زام دەتوان بڵێن ئەمە یەک کە دیار نەبێ کەواتە شەفاف نییە کە شەفاف نەبێ کەس نازانێت داهاتە چۆن خەرج دەکرێت ئەو کاتە دادپەروەژی نابێت لە دادپەروەژی نابێت بۆ نمونە پارێزگایەک لەوانەیە 100 میلیۆنی بۆ خەرج بکرێت پارێزگایەک ڕەنگە دانیشتوانی لەوی زیاتر 50 میلیۆن بۆ خەرج بکرێت دادگەری ناچەسپێ بەڵام ئەگەر ئەم داهاتە بێتەوە پەرلەمان و پەرلەمان بتوانێت بە دواداچوونیش بکات بۆ داهاتەکان بۆ بچێتە بنج و بنەوانی سەرچاوەکانی داهات شەفافیت دروست دەبێت و بە شێوەیەکی دادگەرانەش کە لە پەرلەمان پەسەند دەکرێت
دابش دەبێت بەسەر شار و شارستان وەکو بودجەی تەشغیلی وەزارەتەکە. باش باید پرسیارێتی لەسەر موچە بکەین لە ماوەی ڕابردوو سەرۆکی کۆمەڵی دادگەری سەردانی سوودانی کرد. ئەوە لە چوارچێوی ئەو هەوڵانە بۆ چارەسەرکردنی موچەوە لەوێش سوودانی بە سەرۆکی کۆمەڵی ڕاگەیاند و پێویستە هەرێم پابەند بێ پابەندەکانی خۆی جێبەجێ بکە. ئێوە لەگەڵەوەن هەرێم ئێستش کە پێشنازێکی نوێ پابەندەکانی جێبەجێ بکە بۆی خەڵک لەو ناڕەحەتی ڕزگاری ببێ. ئێمە ئەنی هەر وەفدێکی چوو بێتە بەغدا بۆ بەرپرسانی بەغدا بینی بێ کاک حەشیم بۆ 500 جار لەگەڵدا بوو. سەرشی ترین داواکاری و قسەی ئێمە لەگەڵ بەرپرسانی بەغداەوە بوو کە دەسەڵات و حکومڕانی هەرێمی کوردستان لە هاوڵاتیان جیاکەنەوە. ئەم پێم وایە ئەو فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەش هەمان فەرمانبەرن کە لە عێراقیە. ئەو فەرمانبەرێک کە لە بەسڕا موچەیەکی هەیە و حکومەت خەمی لێ دەخوا، ئەمە پێمانە حکومەتی عێراقی بە هەمان شێوە خەم لەو فەرمانبەرش بخوا کە لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک و لە هەڵەبجەیە بۆ ئی خۆی بزانێ. یەکێک لە دەتوانم بڵێم عیبە و کەمەکۆرەکانی حکومەتی ناوەندی ئەوەیە، حکومەتی ئیتیحادی ئەوەیە کە ئێستاشی لەگەڵدا بێ، یعنی لە زیاتی ئەوەی کە سزای بەرپرسان و حکومڕانانی هەرێمی کوردستاندا سزای فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستانی داوە. دەکرێت زۆر ئاسانە دەکرێت بە میکانیزمی حکومەتی عێراقی موچەخۆران بنێرێ و حساب و کتابش لەگەڵ بەرپرسان کە ئەگەر داهات تەسلیم ناکەن یا ئەگەر پابەند نابن بە ڕێکەوتنامەکان. دوو ئێمە حقیقەتەن هەموو زار داکۆچی کراوە لەوەی کە شایستە داراییەکانی هەرێم، ئەنی جاری وا چوین باسی شایستە داراییەکانی جوتیارانمان کردووە. مە لە خۆناغی ڕابردووشدا یعنی ئەو بڕەپارانی کە هەما بوون بەڕاستی ئێمە هەوڵماندا کە یعنی بەشێکیمان هەچۆنش بێ وەرگرت بۆ جوتیارانی هەرێمی کوردستان، بۆ فەرمانبەران بە هەمان شێوە، بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەوە ڕابۆچین ئێمە بووە. پێشمان گوتوونە کە پێویستە حکوومەتی عێراقی مرونەتی هەبێ لەگەڵ هەرێمی کوردستان. خۆمە ڕاستە ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵات و حکومڕانەی خوار و خێش و سەقەتەین، بەڵام خۆمە هەر ڕاستی هەرێمی کوردستان ناخۆش دەوێت ومتمان خۆشنی بەڕاستی توی زەرێکی بکەم بە هیچ شێوەیەکیش ئێمە کە لێن نادەین لە لای ئێمەوە زوڵمێک ناحەقێک بەرامبەر بە هەرێمی کوردستان یا بەرامبەر بە هیچ دامەزراوەی هەرێمی کوردستان بێت. ئەمە جیاوازە، بەیەکێتی و پارتی. بەڵێ زۆر جیاوازە لە حکومڕانەکان بە حەقەت. بۆ ئێمە گوتمانە کاکە ئێوە دەتوانن بە یاسا بێن چۆن یاسا هەیە بە دەستور و دەستور چی مافێکی بە حکوومەتی عێراقیدا بۆ مامەڵەکردن لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان ئێوە جێبەجێکەن. بەڵام ینی موسەخۆرێکی ئەمە حتا زاشی منم هێناوەکت موسەخۆرێکی هەرێمی کوردستان گوناحی چییە کە ئەگەر هەرێم پابەند نابێ بە ڕادەستکردنی یا پابەند نابێ بەو ڕێکەوتنانێک پێویست لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە بێ وانە باشە. گوتم ئەوە گوتم کاکە هاوڵاتی فەرمانبەرێک لە بەسڕا محافزەکەی سەرپێچی دەکا و لاساری دەکا، حکوومەتی عێراقی دێ محافزەکە محاسبە دەکا یا فەرمانبەرەکەی. فەرمانبەری یعنی گوناح تاوانی چییە؟ بۆیە ئێمە ئەوەشمان هەبوو بەڕاستی و داواشمان لە هەرێم کردمە چەند جار لەگەڵ بەرپرسان وتمانە کاکە وەڵای پابەند بن، کاکە ئەم خەڵکی ملەتی وەلی بەرپرسیارن و بەرپرسیارکردنی هەڵی دەگرن. بەڵێ بینە سەر بابەتێکی تر لەسەر هەڵبژاردن قسە دەکەین، بەس ئێمە بڵێن هەڵبژاردنی ڕابردووی پەرلەمانی کوردستان کرا 11 مانگ لەمەوبەر تێبینی زۆر هەبوو و بە تایبەتیەوە وەکو کۆمەڵی دادگەری تێبینی زۆرتان هەبوو لەسەر ئەو هەڵبژاردنە. بەڵام ئێستا ئەوە 10 مانگە حکوومەت پێک نهاتووە لە مێژووی کابینەکانی ڕابردوو هیچ کابینێک ئەوەندە دوان نەکەوتووە، پەرلەمان سەرۆکایەتەکەی چارنووسی دیار نییە. سەرنجتان چی بوو؟ ئەو بڕیارەتاندا پێتان وایە بڕیارێکی دروست بوو چاوەڕوان کرا بوو ئەو هەڵبژاردنەوە ئەنجامەکەی دەبێ؟ هەم پێم وایە یەکێک لە نیشانەکانی شکستی ئەو هەڵبژاردنەی ڕابردوو دەرکەوت کە تا ئێستا پەرلەمان نەیتوانی کۆ بێتەوە. ڕاست بێزگە لە سوێندی یاسایی کە خوراوە بۆ 11 مانگە ئەوەی کە ئەوەندە کە موچە بێوانژ وەکو ئەو خەڵکی موچەکان بە تەواوی وەرگرتووە. تەبان بێزگە لەمەی بەڕاستی هیچ کە کراوە، یعنی پەرلەمان توانیت کۆ بێتەوە، پەرلەمان توانیوتی بە دوواداچوون بۆ کێشەیەکی هاوڵاتیەک بکە. یعنی ئێمە لە سەردەمی خۆمان لە خولی پێنجەم کە زۆر لە خۆشمان ناڕازی بووین بە دوواداچوونیش دەکرا بۆ کێشە گرفتەکانی هاوڵاتیان و لە کۆبوونەوەکانی پەرلەمانیش ئۆپۆزیسیۆن ئێمە خۆمان بەڕاستی دەورێکی کارای هەبووە لە دژایەتیکردنی هەر نایاساییەک و هەر ناحەقیەک و هەر ستەمێک کە بەرامبەر هاوڵاتیان کرابێ. لە سەرەتای کابینەکەش هەوڵێکتاندا بۆ لێپرسینەوە لەسەر حکوومەت و جێگیرەکەی دارایی لەسەر موچە ئەوەشمان کرد بەڕاستی. مەبەستمە ئێمە
ینی ئەو کاتەش ینی کە بۆ چەند بۆزی بەڕاستی ینی هێنرانە هۆڵی پەرلەمان و پرسیاریان لێ کراوە لێ پرسیوان لەگەڵ کراوە تەبان ینی ئینجا پێمانەوە بە هێشتا پەرلەمان بەڕاستی نەیتوانیوە بە ڕۆڵی خۆی هەستێ ئێستا هەر نییە ینی ئەوێم پێم وایە یەکێک لە نیشانە گەورەکانی شکست و بەڕاستی ینی بێدەسەڵات بێڕۆڵکردنی ینی ڕۆڵی چاودێریکردن دەرکەوت بە حەقیقەت و بۆ یە حەقەت ئێمە لە کاتی خۆیدا ئێمە گوتمان ئەم پەرلەمانەکە لەسەر ئەساسی تەزویر و لەسەر ئەساسی دیزاینکردن دامەزراوە ئەم پێمان وانییە کەم پەرلەمانە بتوانێت سەر بگرێ و بتوانێت کۆ بێتەوە بتوانێت مەسەڵەن ئەو ڕۆڵ و کاریگەری کە پەرلەمان هەیەی لە وەک کە مینبەرێکی خەڵک بێ و داکۆچی لە مافەکانی خەڵک بکات کێشەکانی خەڵکی تێدا باز بکرێت بە دوواداچون بۆ کێشە و گرفتەکانی خەڵک بکات ئەمە پێوانێ بەڕاستی پەرلەمانە بتوانێت چونکە هەر شتێک بەڕاستی بناغەکەی ناتەواو بوو و لەسەر ئەساسی وەکو باسم کرد تەزویر و دیزاینکردن و فڕوفێل دامەزرا ئەمە پێمانانی بتوانێت ئەنجامی باشی هەبێت. پێتان وایە گەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئێوەدا هاوڕابان ئێستا دۆخەکە دەگۆڕا یاخود بەرە هەڵبژاردنێکی دیکەدا ڕۆیشتین هەموو لایەنەکان بەیەکەوە هەڵوێستی ئێوەیان هەبووە بەبێگومان چکە ئێمە لە کۆبنەوەیشی لایەنەکان ئەوانەی دەرەوەی پارتی وێچێتی یا داشنامەیەکیش بڵاو کراوەیە کە هەمومان بە ئەنجامی هەڵبژاردنەکەی ناڕازی بووین هۆڕەتمان کردەوە بەڵام کۆمەڵ لەسەر قسەی خۆی سوور بکە من بەشداری ئەو پەرلەمان دیزاین کراوە و ساختەکاری ناکەم کە کراوە ئەوان دیکە نەیانتوانێ ئەمە بکەن بەداخەوە پێم وایە بەڵێ پێکرابایە بە بێگومان ئێستا پێم وایە بەرە و هەڵبژاردنێکی پێشوەختەی پەرلەمانی کوردستان بووین پێوەست بە حکومەت لەوانش لەگەڵ ئەم هەڵبژاردننی عێراق بکرابایە بەڵێ پێوەست بە حکومەت ویش پێوەستە بەچی کە پارتی ویکێتی هەر شەڕی پۆست و بەرژەوەندی کە ڕێک ناکەون ئەویش حکوومەتیشی جارێ ئێمە هەر لە سەرەتاوە کا حەشمەگە بە بیرت بێ ئەم یەک لەوانە بووم نازانم بەبیرتان ماوێن لێرە لە کەناڵەکانی کرد ڕامگەیان پێم وایە کابینەی دێمی حکوومەت هەرێمی کوردستان پێک نایە دایانێ بیکەن یەک پاکێز لەگەڵ هەڵبژاردننی عێراق و بۆ دابەشکردنی پۆستەکانی عێراق و هەرێم بەیەکەوە بەڵێ قسەکەی جناب ڕاستە قەزدەکە پۆست و پلە و پارێ ئەنی ئێستش پێ دوێ دەچێتە ساڵی داهاتوو تا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەبێگومان پێکەنانی کابینی دێم دەچێتە ئەو کاتەی نازم ئەگەر پەرلەمان بتوانین مەسەن کۆبنەوەیەکی بکات سەرۆکایەتێکی کاتی دەکرێت چەندە تا ئێستا ئەوەش جێبەجێ نەکراوە باس سەرۆکایەتێکی کاتی بۆ پەرلەمان هەڵبژێردرێ دەکری وڵا بەڵام ینی ئەم پێم وانی ئەم پەرلەمانە بەم شێوەیە ئێستا باشە بۆ پەرلەمان بەسترابێتەوە بە حکوومەت و بە ئیتفاقی پارتیویچێتی یەکە پەرلەمان بۆ خۆی دابنیشێ بە سەرۆکایەتێکی هەڵبژێری با دەست بەکارەکانی بکات ئەبوو ناتوانێت خۆ مەگەر پەرلەمان پێڕێوێکی ناوخۆی نییە باز نەکراوە کە چۆن سەرۆکاتی هەڵدەبژێدرێ باز نەکراوە کە لیژنەکان سەرۆکی لیژنەکان چۆن دابنرێ هەمووی هەیە وانە بوو یەخۆ کاکە بابێ ئەگەر پەرلەمانێکی دەستکراوە بێ ئەگەر پەرلەمانی خەڵک بێ بڕواکە بەبێ لایەنەکانی دەسەڵاتی دەتوانێت کۆ بێتەوە پێویست بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بێوە لە قۆناغی ڕابرد و کۆمەڵی پرۆژەتان هەبوو جۆرێک لە پەرتەوازەیی هەیە نیگرانی هەیە لە ئۆپۆزیسیۆن پرۆژێکتان هەبوو بۆ پەرلەمانەوە لە بواری دیکەش بۆی ئۆپۆزیسیۆن یەک بخرێ ئێستاش ئامادەنەوەی چاوڵێکی نوێش هەیە بۆ قۆناغی داهاتوو لەلایەن خۆتانەوە وڵای کە حاچمە ئێمە مەقسەد پەرلەمانی ئێرە بۆ داهاتوو پەرلەمانی عێراق و بۆ ئێمە هەنگاوی لە دەرەوەی پەرلەمانیش بڵین کۆکردنەوەی ڕێزی ئۆپۆزیسیۆن و ناڕازی من بەبین هەموو لای دێنمەوە کۆمەڵ ئەم هەوڵی دەست پێ کرد هەڵبەت تەمان لەگەڵ برایانی یەکگرت و بەیەکەوە دواتر هەوڵماندا کە ئێمە ئەم لایەنە هەرێمی کوردستان لایەنەکانی دەرەوەی پارتی یەکێتی هەمویان بین لە لیستێکی هاوبەشدا کۆبینەوە لیستێکی هاوبەشی بەهێز بۆ پەرلەمانی عێراق دروست بکەین و ئێمە گوتمان کاکە هەموو بەڕاستی هەر هەنگاویشی پێویست بە لەسەر ئێمە و هەر تەنەزولێکیش پێویست بە لەسەر ئێمە دەکەین هەندێک بەڕاستی بنەما من هەبوو بۆ قەزیەکان بەڵام ئێمە لەگەڵ ئەوە بین کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن لیستێکی سەر بەخۆی خۆیانیان هەبێ وەم پێشم وابوو پشتگیریی باشی خەڵک و جەماوەری دەکرا بۆ دەنگێکی باشی دەهێنا و دەبووە نوێنەرێکی گەورە و گرنگی بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە عێراق
ئەو پەیامەتان بۆیە خەڵک بزانێ ئێوە تا 2 سات هەوڵی خۆتاندا بووەمە ئێمە ئامادە بووین ئێمە ئامادە بووین و ڕاشمان گەیان لە کاتی خۆیدا ئێمە ئامادە بووین لیستێکی ئیسلامی دروست بکرێ نەکرا ئێمە ئامادە بوون لیستێکی ئۆپۆزیسیۆن هەبێ ئیسلامیەکان و غێری ئیسلامیەکان بەڕاستی نەکرا ئێمە ئامادە بوون لەگەڵ 2 لایەن لەگەڵ 3 لایەن لەگەڵ لایەنێکیش هەتا کۆتا لایەن لێرە لە بارگای مەکتەبی سیاسی مەدانیش مەکاکە گەر ئێمە ئەوژ من باشە بە هەر شتێکە هەبێ خەڵک کاکە توانین ئەمەنە 2 لایەن ڕێکەوەن پێیان نەکرا هەنێەوەی کە ویستان بڵێن هەوڵتان بۆ دابەز ئێمە هەتا 2 قۆناغ و ینی هەتا 2 هەوڵ بەڕاستی ماینوەدا هەتا 2 حزب ینی لە پرۆژەکەیدا هەبووین بەڕام بەڕاستی بەدەستمانەوە نەهات و هەر یەک پاساوی خۆی هەبوو هەر یەک مەسەلەن لە قۆناغەکان جیا بوو ئەم لەبەر ئەو لە بەرێکێکی کە ئەو ڕەنگە فشارێکی لێکرابێ و ئەو ڕەنگە مەسەلەن داواکاری یا مەسەلەن مەرجی تعجیزی هەبووە کە بە کەسمان جێبەجێ نەکراوە بەڕاستیانی وردەوردە لە پرۆژەکەی کشانەوە باش دین سەرال بژارنی پەرلەمان بە زۆر سەکردایەتی نوێی کۆمەڵی دادگەریش چ بڕارێکتان داوە ئەندامان و لایەنگران چاوەڕێەوەن کە زوو دەست بەکار بن بۆ تەشکیلاتی ئۆرگانەکان بێ بۆ هەڵبژاردن بێ ئەمڕۆ شکۆبوونەوە هەبوو چ بڕیارێک دراوە ئەم پێم وایەیە لە بڕیارەگریەکانی ئەمڕۆ سەکردایەتی کۆمەڵی دادگەری ئەوە بوو کە ئێمە بە گەرم و گوڕی بە هەستکردن بە بەرپرسارەتیشەوە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەن نێرانی عێراق دەکەین بۆ ئەمە لەمەودا حەقەتەن سەرکردایەتی کۆمەڵ هەموو هەنگاوێک و بەڕاستی بڕیارێک دەدا بۆ ئەم پرۆسەیە و لەمڕۆ ئێمە دەست پێ دەکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمان بۆ ئامادەکردن و دیارە ئەمە لیست و سەرۆکی لیست و ئانەمان هەموو هەیە بەڵام دەمێنێتەوە سەر ئەوەی کە بازنەکانی هەڵبژاردن و هەنگاوەکانی هەڵبژاردن و قۆناغەکانی هەڵبژاردن ئێمە وردەوردە دەستی پێ بکەین و بڕیارمانداوە بە گەرمگوور دەستی پێ بکەین بەس بۆ ئەوەش کە ڕێگلێ تەزویر بکرێ هیچ چەنگاوی گرنجراوە قسە لەگەڵ لایەنەکان کراوە لەگەڵ سەدانی مامۆستاش هەبوو لە ماوەی ڕابردوو بۆ بەغدا لەگەڵ سەرۆکایەتەکانی عێراق قسە کراوە لەم بارەیەوە ئەمە ئەمڕۆیەکی لە نتوان بڵم ڕاستپاردۆ یا بڕیارەکانی ئەنجومەن سەرکردایەتی ئەوە بوو کە کۆمەڵ لەم ڕۆژەوە هەوڵدا هەوڵدا بۆ نهێشتنی تەزویر یا کەمکردن ئەو پەڕی تەزویر بەڕاستی ساختەکاری کە خەڵکیش تا ڕادەی لێ بێمتمانە بووە ئەنی بێ ئومێد بوو بەڵام ئێمە پێمان وایە ئەم بکەین بە قۆناغێکی نوێ بەشکم و لەگەڵ بەڵێ لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقیش قسە کراوە و ئێمە دەکرێت لە قۆناغی ئایندەدا لەگەڵ لایەنەکانی هەمانگیتان دەبێت بەڵێ خۆمە نەمانتوانی لیستێک بێ کۆ دروستکەن بەڵام دەکرێت هەماهەنگیمان هەبێ دەکرێت هاوکار بن لە ڕۆکانی ڕاگەاندنەوە لە ڕووی کە پرۆسەکە بەخاوەنی بەرەوە بچێت لە ڕووی ڕێگرتن لە ساختەکاری لە دیزاینکردن و بەڕاستی حتاکە پێویستی بە سەردانیکردن و گفتوگۆکردن بێ لەگەڵ ئەو وڵاتانەیە کە ئەگەر بیانێ دەستکاری هەڵبژاردن یا دیزاینکردن بن بکرێ بەڕاستی لە پێناوی کە هەڵبژاردنەکە خاوێن بێ من پێمان وایە هەڵبژاردننی خاوێن لە قازانج و بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژارە پێشمان کاتە قسە لەسەرەوەی کێ نوێنەرایەتی ڕاستەقینی ڕاستیانی بۆ نەوت بۆ پرۆژە یاساکان بۆیە ئێمە ئومێدم وایە بەڕاستی خەڵکیش ینی بابێ ئومێد نەبێ ینی بابێ هیوانە بێ ڕاستیە ئێمە تا ئێستا باشترین ڕێگا بۆ گۆڕانکاری و بۆ چاکسازی و بۆ نەنراتیکردنی خەڵکی هەژار و ستەم لێکرا و مافکرای ئەم وڵاتە بریتە لە هەڵبژاردن دەتوان گۆڕانکاری کە نەگەر میلەتێک دەنگ بێ چکە لەو ماوەیەشدا ڕووداوەکانی نیپاڵی شەبوو هەر شتی بە شتێکی ئاشتیانە خۆپیشاندان دەسەڵاتەکان گۆڕی جا بە هەڵبژاردن بێ کە خەڵک زۆر بێتە سەر سندوقەکان چ بەرەگەی مەدەنی دەکرێت پێم وایە دەبێ خەڵک ینی هەتا دوا قۆناغ ینی هەمومان بەڕاستیانی هەوڵ دەبزانین داخۆت دەتوانین چۆن گۆڕانکاری بکەین دەتوانین چی بکەین چی پێمان دەکرێت لە ئەرچی سەرسام ێستا وەکو خۆم ئەرچی خۆم لەم پرۆسەدا بەڕاستی جێبەجێ دەکەم ئەم پێم وایە هەر هاوڵاتێک هەوڵدا ینی بەشکم خوای گەورە دەرگایە بکاتەوە کەش و هەوایەک بڕەخسێ کە وەکو جەناب باس لە نیپال یا لە شوێنیشی کە ینی شت ڕووی داوە ینی دەسەڵات گۆڕدراوە بەڕاستی ستەم ینی بە حەقی خۆی گەیەندراوە و سزا دراوە لانی خەڵکەوە پێم وایە با خەڵک بێنی بێ ئومێد نەبێ و سارد نەبێتەوە چونکە ئێستا ڕەنگە کەشەکەی وانەیە بەڵام ڕەنگە خوای تا لە کەشێک بێنێتە پێشەوە لە قازانجی خەڵک بێ ئەگەر خەڵک
پشتیوان و هاوکاری ئەو هێزانە بێ کە ڕاستگۆ لەگە خەڵک و بەرگری لە مافەکانی خەڵک دەکەن و بەڕاستی ینی خەڵکیان خۆش دەدەیان خەڵک خۆشبەخت و بەختەوەر بێ ئەم پێم وایە با خەڵک پژیرام کە چونکە بارودۆخ خەت بەم شێوەی نابێ. ئەمە زۆر زاگوتومە کابرای زووتیار کاک حەچیم کە گەرمی دەچێنێت تەماشا دەکات دەبێ پەڵەی دابێ وانە هێپارێکە کە پەڵەی نەدا زەوی تێراو نەبوو بەشێکی زۆر ئەم هەرێمی کوردستانە کە تۆشی کرد بوو بەڵام هیچی بەدەستەوە نهات مەگەر ئەو کە مڕەشەی هەبوو بێ تەماشا کەش و هەوا دەکات بەڕاست دەبێت چەند تەمەش کەشە و هەوا بکات بارودۆخەکە بکەم پێم وایە بارودۆخ دێتە پێشێک کە ئەم میلەتە تێیدا سەربەرز بێتەوە تێیدا سەرفراز بێت و تێدا بە مافەکانی خۆی بگا بەڵام با بێ هیوا بە ئومێد نەبێ. بەڵێ هیچ هەوڵێک شێ بۆ دواخستنی پەرلەمانی عێراقی خود دەکرێت پێ دوایە چونکە قسە لەسەرەوە بوو ئاڵۆزی دروست بێ تا ئێستا ئارەسەکان بەو شێوەیە کە هەڵبژارنەکە بکرێت. وەڵاهی ئەم قسانە کراوە کاک حەچیم لە ڕابردوودا و بەرپرسانی عێراقیش باسییان کرد بەڵام گوتیانە هیچ شتێکی ڕاست و دروست لەمڕۆ لە ئارادانیە ئارەسەکان بۆ شێوەیە بکرێت بەڵام هەر ناوچەکە بۆ خۆی بە شێوەیەکی گشتی بە ئاڵۆزی و قەیراندا تێدەپەڕێت. ینی ئەم ناوچەی دەگوترێ ڕۆژهەڵاتی ناڕازی ئەم ناوچەی نزیک لە خۆمان لەم ناوچەیە ئەوەی کە ڕژێمی زایانی بەرامبەر بە خەڵکی فەڵەستین بە تایبەتی بە بەرامبەر بە خەڵکی غەزە دەیکا و ئەوەی کە لە ناوچەکە بە گوشتی دەگوزارێ هەست بە کوڵان و بە ئاڵۆزی و بە قەیرانێکی گەورە دەکرێت بەڕاستی. ئایا ئەمەکەی دووبارە دەتەقێتەوە قەیرانی گەورەی پەیدا دەبێت شەڕی گەورەی لێ دروست دەبێت حەقیقەتەن نازانرێ بەڵام لە کوڵینە ئەم ناوچەیە وەم پێمە لە هەڵسوونە بۆی ئەمە مەترسی حەقیقەتەن بەڵام عێراق ینی دووپاتی دەکات لە هەڵبژاردنەکە لە کاتی خۆی دەکرێت وەکو ئاڵۆزی چەند خولەکێکیشان ماوە وەکو ئاڵۆزی یاخود بڵێن بارودۆخی کورد چۆن دەبینیدا چی لە عێراق بێ چی بکە چێستا لە سووریا گفتوگۆ هەیە لە تورکیا هەیە گفتوگۆ هەیە بارودۆخی کورد چۆن دەبینی؟ وەڵا هەم پێم وایە کا حەچیم ئەگە کورد خاوەنی هەبووە و یەک هەڵوێست و یەک ڕیز باینایە پرۆژێکمان هەبوو کە ئێمە ئەم هەرێمە کوردستانە ئەم کوردە بەرەو چێ دەبین بە تایبەتی هەرێمی کوردستان کە زیاتر دەستکراوەیە و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی حتا حکومڕانیشەوە جیاوازە و ئەزمونێکی زیاتری هەیە لە شوێنەکانی دیکەمان. ئەم پێم وایە لەو گۆڕانکانی کە دەهاتە پێشەوە کورد دەیتوانی پشکێکی باشی بەرکەوێت لە گەیشتن بە مافەکانی خۆی و دەسەڵاتی فراوانتر بێ و بتوانێت لە شوێنەکانی کەش ئیدارەیەکی ڕێکوپێک و سەربەخۆی خۆی هەبێ ئەگە گۆڕانکاری لە ناوچەکە و لە نەخشەی ناوچەکە بەگشتی بەهات بە پێشەوە. بەڵام بەم شێوەی ئێستا کە کورد بێخاوەنە کە هەر یەکە ڕوو لەلایەکە کەس گوێ لە کەس ناگرێ بێ پرۆژەی بەڕاستی من پێم وایە گۆڕانکاری بێتە پێشەوە بەم شێوەیە نەک لە قازانجی کورد نابێن پێم وایە کورد ڕەنگە زەرەریش بکە لە دەسەڵاتیشی و لە خاچیشی لە عێراق مابەستە وڵا لە عێراق و ناوچەکە بەگشتی چکە گۆڕانکاری ئەگەر بێتە پێشەوە هەر لە عێراق نیان لە ڕەنگە ناوچەکانی کەش بگرێتەوە پرۆسە هەشتە شەیە کورد لە تورکیا بچێتە پێشەوە قازانجە بۆ کورد و بۆ خودی تورکیاش ئەو پرۆسە شێش دەستی پێکراوە. وەڵام پێم وایە شتێکی باشە خۆمە هەموو پشتگیریمان کردووە ئێمە هەر پێمان بە ئاشتی و بە گفتوگۆ ئەگەر بتوانێت بە مافەکانی خۆی بگات پێمان باشتر لەوەی کە شەڕ بۆ چەند ساڵ ئەو هەموو خەڵکە کوژرا و هەموو دێ و شارۆچکەی وێران کرا بەڵام ئەنجامەکەیەوە بکە ئێستا هاتوونە بە گفتوگۆ دەیانەوێت بە ئەنجام بگەن. ئەمە پێمان باشە بەڕاستی بەڵام دیارەوە پێویستی بە نیەت باشی و ڕاستگۆیی کۆماری تورکیا و هێزەکانی پەکەکەشەوە هەیە دوولایەنەیە بێگومان پێشم وایە لەم ڕۆوە بەرپرسارەتی تورکیا گەورەتر لە ئیپەکەکەی چی بکە بۆ نمونەوەکو لەبەرێک بەڕاستی دەسەڵاتی هەیە دەتوانێت داواکاریانی کە دەبنە ئەوەی کە ئاشتی سەر بگرێ و کوردیش وردە بە مافەکانی خۆی بگە مافی ئاسایی و یاسایی خۆی لە تورکیا ئەو دەسەڵاتی دەتوانێت مافانە بدا بەڵام پەکەکە هەر دەتوانێت بڵێ چەکمدانە دەبێت لە پەرلەمانی شەڵ بدرێ بۆ یاسا و گۆڕانکاری و هەم پێویستی بە یاسا هەم پێما بەر لە یاسا پێویستی بە بڕیاری سیاسی هەیە بڕیاری سیاسی بەڵێ
ئەی پێویست بە کورد لە سووریا ئێستا ڕێکەوتنێکی شەو بۆ تێکەڵکردنی بڵین هێزەکانی هەسەد لەگەڵ حکوومەتی سووریا بەڵام تا ئێستا جێبەجێ نەکرا باشین چارەسەر بۆ کوردیش لەوێ چییە هەم بۆ حکوومەتی سووریاش بڵین ئەم پێم ئومێد دەکەم کە ئینشاڵڵا کوردی سووریا دەکا ڕۆژ ئاوا پێندی هەڵێک کە ئێمە لە باشووری کوردستان کوردمانوان نیکەن ینی دوای ئەم هەموو ساڵی ئێمە چێبرچێ و بینی ڕاکێشەمان لەگەڵ حکوومەتی فیدرالی ئێستا ئەوەی کە دێن خواخۆمان حکوومەتی فیدرالی هەندشتمان بۆ بکە ئەم پێمە ئێستا قۆناغێکە ینی حکوومەتی سووریای نوێ لە قۆناغێکی بەهێزدانی بەڕاستی ینی کورد دەتوانێت ئێستا داوای مافەکانی خۆی بکەوە مافەکانی لە چوارچێوی سووریادا بچەسپێنێ و لە هەمان کادا حکومڕانیەکی نیمچە سەر بەخۆی خۆشی هەبێ ئەم پێم وایە دەکرێەوە بەو ئاراستەشم پێم وایە تاڕادەیەکی باش تا ئێستا هەنگاوی باش نراوە ئەگەر ینی خەڵکو لایەن دیکە دەست لە کاروبارەکان وەرن و لیان تێک نەدەن زۆر چاکە بین و سەر کۆتا تەوەرمانە سەر ناوخۆی کۆمەڵی دادگەری و تەشکیلاتی ئۆرگانەکان دەکرێت بڕیارتان داوام بڕۆ کە کۆبوونەوەی سەرکردایەتی بوو چۆن قۆناغێکی نوێ بوو ناوخۆی حیزب لە ڕووی پەیڕەوی ناوخۆ و کاری ئۆرگان و ماڵبەندەکان و ئێمە ئەمڕۆ چوارم کۆبوونەوەی سەرکردایەتی خۆمانمان ئەنجام داوە ئێمە و دوای کۆنگرە تەبان و ئێمە هەندێک گرفت و کێشەمان لەبەردەم هەبووە ئەو کێشە گرفتانە بەڕاست لەخوا بەزارێت چارەسەر بوو و کۆتایی پێ هاتووە و کەوتونێتە سەر ڕێی ڕاست و دروستی خۆمان بۆ هەنگاونا ئەوە دوور لە ینی بوختان و درۆ و دەرەستەکانی حاشەم لە تەزویر کراوە لە کۆماڵ و نەوەڵای ئەمە باسمان کرد تەبانیانی بەڕاستیەوەی کە دەگوترا ئێمە لە سەرکردایەتیمەوە بەڕاستی و خۆ دەزانیمە ئێستا لە سەرکردایەتی هاتمەوە بەڕاستی بەشێکی زۆری ئەوانە بوختانە و بڕێە بۆ کۆمەڵی دادگەری هەڵدەبەسترێ ئێمە هەندێک کەم تەرخەمی بوو و کەم تەرخەمیەکانش چارەسەر کرا و ئێمە ئێستا بەڕاستی لە قۆناغی ئەوەی کە دەکرێت تەشکیلات دەست پێ بکەین لە قۆناغی کە بەڕاستی بازنەکانی هەڵبژاردن دروست بکەین لە قۆناغی ئەوەی کە ئێمە جەولەیەکیشمان کرد بە سەر ئۆرگانەکانی خۆمان بە تایبەتی مەڵبەندەکانماندا و هێندێک گفتوگۆ و وەرگرتنی سەرروجی ئەندامان و کادرانی خۆمان وەرگرتووە کە ئەمڕۆ لە سەرکردایەتی بەڕاستی باسمان کرد کە چی بکەین و ئەمڕۆ کۆمەڵی خاڵی پەیڕە و کە هەبوو ئێمە پەسەندمان کردووە بۆ ئەوەی کە تەشکیلاتی ئێستا بکەین دواتر ئێمە بەڕاستی ئێستا لە قۆناغێکی ینی ئاوا چۆندڕی دەستپێکردن و هەنگاونان داین بە بەهێزەوە بەڕاستی ئەم پێم خۆشە کادر و ئەندامی ئێمە ئەمەمان لێ ببیستن بەهێزەوە و بە بەرپرسیارەتیشەوە هەنگاو بنێنی و بە تایبەتی بۆ پرۆسی هەڵبژاردن و پرۆسی ینی بەهێزکردنەوە و دروستکردنی کۆمەڵێکی دادگەری زۆر بەهێز خوا پشتیوان بێ سوپاسان دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان